خۆشحاڵم بە ئامادەبوونی جەنابەت لێرە لەبەرەوەی کە هیوادارم لەم گفتوگۆیەدا بتوانین ڕوونکردنەوەکی تەواو بدەین لەسەر ڕاو بۆچوونی حکوومەت لە بواری بڵێنیان لەسەر بابەتی بە ئەلەکترۆنیکردنی دامەزراکان هیوادارم ینی گفتوگویەکی بەسوود بێ ئینشەڵڵا. زۆر سپاس. حەز دەکەم چەند پرسیارێکی ئاراستەی جەنابەت بکەم. یەکەمیان کە ئەوەیە ئەگەر ئەزێت نەبێ ئەتوانیت کورتێکمان بیتێ لەسەر مانای بە ئەلەکترۆنیکردنی دامەزراکانی حکوومەت یعنی واتای چییە و گرنگی چییە بۆ حکوومەتی هەرێمستا؟ طبعاً زۆر سپاس. نازام دەنگ دێت نایەت، ئەگەر دێت زۆر باشە و ئەگەر نایە خەمتان نەبێ. من چەند ساڵێک لەمە پێش لە ئێستۆنیا بووم لەگەڵ هەندێک لە ئەو بەڕێزانەی کە لێرەشن هەر بۆ کۆنفرانسێک بوو لەسەر تەکنۆلۆژیا و حکوومەتی ئەلەکترۆنی و ئێستۆنیاش وڵاتێکی زۆر پێشکەوتووە لە مەجالی ئەلەکترۆنی و لەوێش کێشەی میکرۆفۆن هەبوو. بۆیە وا نەزانن کە کێشەی میکرۆفۆن تەنها لە کوردستانە هەیە، ئەوە لە ئێستۆنیاش هەبوو. بۆیە کە ئەگەر لە ئێستۆنیا هەبێ وانیە کاکیوە ئەگەر لە ئێستۆنیاش هەبێ قەیناکە ناو بەناو لە کوردستانیشا هەبێت. طبعاً پێشەکی ئێمە سپاسان کەم بۆ ئەم دەرفەتە، سپاسی ڕێکخەرانی ئەم ئیڤنتە بکەم، سپۆنسەرەکان، ڕەوانگە و ئامادەبوونی خوشک و بەڕێزەکان. هەرچەندە کەسەی قاعەکە ئەەکەم خوشک نابینم، هەموو بران ئەوە خوشکێک لەوەیە، ئەوە خوشکێکی تریش لە دواوەیە یەکدوانێک تاکتەراتایەتی. بۆیە کە باسی تەکنۆلۆژیا ئەەکەین، تەکنۆلۆژیا تەنها حەسر نەکراوە بۆ سمێڵ بابڕەکان یان ڕیشنەکانی وەکو من و مامۆستا عەبدولسەلام. هیوادارم کە لە کۆنفرانسەکە، لە پانڵەکان، لە بەشداربووان، لە پێشانگەکە و لە بوتەکان هاوسەنگیەکی باشتری جەندەر هەبێ لە ناو ئیڤنتەکەیە. بە خەبەری خۆشیشەوە دەست پێ بکەین، ڕەنگ بێ هەندێکتان ئاگادار بن دوێنێ ئەنجومەنی وەزیرانی فێدرالی بڕیارێکی دروستیدا بۆ پەسەندکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. ئەمە ڕاستە پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە نییە، بەڵام هەمیشە خۆشە خەڵک بە خەبەری خۆشەوە ڕۆژەکەی دەست پێ بکا و ئینشەڵا ئەو خەبەرە خۆشەش کە دەستجێی دەستخۆشیە بۆ ئەنجومەنی وەزیرانی فێدرالی سوپاسیانەکەین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و سوپاسی هەموو ئەو بەڕێز و کەس و لایەنانەکەین کە هاوکار بوون بۆ بەدیهێنانی ئەم دەستکەوتە. هیواداری نەمە ببێتە لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق و هەنگاوێکی گرنگ بۆ زاڵبوون بەسەر ئەو تەحەدیاتانەی کە ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە. سەبارەت بە ئەلەکترۆنیکردنی دام و دەستگاکان، تەمان ئێمە ئەمانەوێ حکومڕانی لە کوردستان باشترکەین. ئامانج لێرەدا بە ئەلەکترۆنیکردن نییە، ئامانج لێرەدا گەیاندنی حکومڕانیەکی باشترە، حکومڕانیەکی ڕەشیدتر، حکومڕانیەکی شەفافتر، حکومڕانیەکی خێراتر و حکومڕانیەکی سەردەمیانەتر. بۆیە کە ئێمە بیل لەمە ئەەکەینەوە مەسەلە تەکنۆلۆژیا نییە لە پێناوی تەکنۆلۆژیا، مەسەلە ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین کاری ڕۆژانەمان جارێ لە ناو حکوومەت پەیوەندیەکانی نێو دام و دەستگا حکومیەکان چۆن باشترکەین و لە نەتیجە حکوومەتیش بۆ خۆی دروست نەبووە، حکوومەت لە پێناوی خزمەتکردنی خەڵک دروست بووە. بۆیە چۆن بتوانین خزمەتێکی باشتری خەڵکی کوردستان بکەین. بۆیە ئێمە کە دەستمان بردووە بۆ بە ئەلەکترۆنیکردنی دام و دەستگاکان و بۆ بە ئەلەکترۆنیکردنی شێوازی کارکردنی حکوومەتەکەمان لە پێناوی هاوڵاتیان بووە. چکەن ئەزمموی جیهان تێیگەیاندوین کە سەردەمی نووسرا و سەردەمی سجل و سەردەمی قەڵەم و وەرەقە بۆ حکومڕانی بۆ بزنس بەسەر چووە. و ئێمە بێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم سەردەمە، خۆمان بگونجێنین لەگەڵ تەحەدیاتە نوێیەکانی کە ڕوویان لە وڵات و جیهان و عێراق و هەرێمی کوردستان کردووە. بۆ ئەم مەبەستەش ئێمە وەکو حکوومەت چەندین ساڵە دەستمان بردووە بە ئەلەکترۆنیکردنی دام و دەستگاکان و گەیاندنی خزمەتگوزاری لە ڕێگای ئۆنلاین و ئەلەکترۆنیەوە و باشترکردنی خزمەتگوزاریەکان. ئەلو
کە باسی کرد لەم قۆناغانەی کە ئیشتان تیا کردووە ئەو ڕۆیەی کە حکوومەت هەیەی بۆ بەدیهێنانی ئەم ئامانجانە چییە لە چ ڕێگایەکەوە ئەکرێ؟ ئێمە لە 2015 کە ڕوبەڕووی قەیرانێکی قورسی دارایی و ئابووری بووینەوە بۆمان دەرکەوت کە شێوازی حکومڕانیمان دواکەوتوو بوو. شێوازی حکومڕانیمان نەیەتوانی بەس ئەو سورعەتێک کە پێویستمان بوو ڕوبەڕووی تەحەدیاتەکانی ئەو سەردەمە ببینەوە. یەکێک لە کێشەکانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد و ئێستش بەجێی نەهێشتووی کێشەی موچایە. بۆمان دەرکەوت کە سیستمی موچەی ئێمە زۆر دواکەوتووە، سیستمی میلاکاتی ئێمە زۆر دواکەوتوو بوو، هەر نەمانەزانی کێ موظەفی حکوومەتی هەرێمی کوردستانە، نەمانەزانی مەعاشە دەین بە کێ. هەر وەزارەتێک مەجموعە ناوێکی لای خۆی هەبوو، بۆیە بەڕاستی سەرەتایی بە ئێلکترۆنیکردن یان بە دیجیتالکردن یان بە سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیا و ئایتی بۆ حکومڕانی لەو سەردەمەوە سەری هەڵدا کە ئێمە دەستمان کرد بە تۆمارکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە سیستمێکی بایۆمەتری. ئەمە هەنگاوی یەکەم بوو، بەڵام ئەوە ئامانجەکە نەبوو. هەنگاوی یەکەم بوو لە پێناوی ئەوەی کە پێشتر باسم کرد، باشترکردنی خزمەتگوزاریەکان بوو. لەم پرۆسەیەدا ئێمە توانیمان شتێک بەدی بێنین کە پێمان وت ئینفۆرمیشن مانجمنت سیستم، سیستمێکی ئیدارەدانی زانیاری بوو، زانیاری کەسی لەسەر ئەو موچەخۆرە. بەڵام دیسانەوە ئەوە هەدەفەکە نەبوو. ئێمە ئەمانویست میلاک ڕێکخینەوە، ئەمانویست بزانین موچە ئەدەین بە کێ، چەندی ئەدەینێ، لەکوێ ئیدەینێ و بۆ ئیدەینێ. کە ئێستا خاوەنی ئەو IMSین چوینەتە قۆناغی داهاتوو. لە قۆناغی داهاتوو ئێمە ئێستا حازرین و ئەمە لێرە ئەتوانین ڕای بگەێنین کە ئەم خەبەرێکی خۆشە بۆ حکوومەت، خەبەرێکی خۆشیشە بۆ ئەم ئیڤنتە، ڕای ئەگەێنین کە لە ماوەیەکی زۆر نزیکدا 475,000 ژمارەی بێهاوتای کەسی تەوزیعەکەین بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان UPN. ئەم UPNە ئەبێ بە سەرەتایەک بۆ ڕێخستنەوەی میلاک، ئەبێت بە سەرەتایەک بۆ باشتر خزمەتکردنی موچەخۆرەکانمان، ئەبێت بە سەرەتایەک بۆ دامەزراندنی حکوومەتێکی ئلکترۆنی و گەیاندنی خزمەتگوزاری ئلکترۆنی. ئەو کاتە کێشەی دوو ناوی و سێ ناوی نامێنێ، کێشەی بندیوار و سەردیوار نامێنێ. ئەو کاتە حکوومەت ئەتوانێت لە ڕێگای ئەو UPNە تعاملێکی ڕاستۆخۆی هەبێ لەگەڵ ئەو بەڕێزە و لەوێ ناوەستین. لەوێ ناوەستین ئەمە فراوانتر ئەکرێت، ئەچێتە دەرەوەی بازنەی حکوومەت بە هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی بازرگانی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری خەریکین پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا لە هەرێمی کوردستان باشترکەین، خێراترکەین، بە دیجیتال بکەین. بەم شێوەیە ئێمەش ئەتوانین کۆمپانیەکان لەگەڵ باج، لەگەڵ دەستەبەری کۆمەڵایەتی، لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی ببەستینەوە، تاکو حکوومەت بزانێت چی لە ساحەکەیدا هەیە، تاکو بتوانێت سیاسەتەکانی باشترکە، خزمەتگوزاریەکانی باشتر بکات. دەستخۆش. ئەگە بتوانین نمونەیەکی سوودێکمان بیت کە باسە کرد کە ئەمە ئێستادێکی زیاد لە حەجێ بێ بنەکرد بۆ ڕێکخستنەوەی کاری ناو حکوومەت، بەڵام بۆ دەرەوەی حکوومەت و کارکردی تایبەتیش، بەڵام وەکو نمونەیەکی سوودێکی تایبەت کە تۆ پێت وایە لە داهاتوێکی نزیکە بتوانین بیبینین و ینی هەستی پێ بکەین چییە؟ خۆی ئەمە زۆر سوودی زۆرە، سوودەکەشی بێ سنوورە لە حەقیقەت. بۆیە دەستپێکی یەکەم شت بۆ ئێمە وەکو حکوومەت کە سوودمان لەی بینی ئەزانی ئێستا کێ مەعاش وەرەگرێ. پێشتر نەمانەزانی. پێشتر بە ناوی جۆرا و جۆر هەندێکی بە عەرەبی نووسرا بوو، هەندێکی بە کوردی نووسرا بوو، هەندێکی بە غەڵەت نووسرا بوو، هەندێکی دووبارە بوو، هەندێکی هەر نەبوو. ئەمە هەبوو، فەوزایەک هەبوو کە نەمانەزانی موچە ئەدەین بەکێ. ئێستا لە دەرەنجامی تۆمارکردنی بایۆمەتری، سیستمی تۆماری بایۆمەتری، ئێستا ئەزانین کێ موچەخۆری هەرێمی کوردستانە. ئەمە یارمەتیدەرە بۆ ئەوەی ئێمە بتوانین میلاکی وەزارەتەکانمان ڕێکخینەوە، بزانین هەر وەزارەتێک بە پێی هەیکەلەتی خۆی بە فعلی کەی پێویستە، چه اختصاسێکی پێویستە،
چه شارەزاییەکی پێویستە بزانین ئایا هاوسەنگی جەندەر لە ناو حکوومەت هەیە یان نییە چۆن سیاسەتەکانی داهاتوومان سوودی هەبێ کە ئێمە کێشەی ئابووریمان هەیە کێشەی داراییمان هەیە ڕەنگ بێ پرۆگرامی زەمالە دەست پێ بکەینەوە جارێکی تر چۆن بزانین بۆشاییەکانی ناو حکوومەت لەکوێن تاکو ئێمە بچین ئیستیسمارکەین لە داهاتوومان بە ئەو شارەزایانەی کە حکوومەت پێویستی پێەتی نەک بە میزاج نەک بە میزاجی من بەڵام بە علم لە ڕێگای علمەوە بۆیە ئەمە سوودێکی سەرەتاییە سوودی ئایندەی و بڵین مامناوەندی و ئایندەی ئەوەیە کە ئێستا پرۆسەی دو بۆ نمونە پێدانی موچە پرۆسەیەکی ئاڵۆزە یەکەی حسابیەکان نازم هەزار و چەند یەکەی حسابیمان هەیە لە هەرێمی کوردستان هەموو ئەبێ مانگانە تەدقیقی ناوەکانی خۆیان بکەن لەگەڵ خەزێنەیە لەگەڵ وەزارەتی مالیەیە ئەم پرۆسەی پێدانی موچە هەر زۆر خاوە زۆر تەقلیدیە زۆر مانیوەڵە هەمووی بە وەرەقەیە بەم پرۆسەیە ئێمە ئەتوانین بە ئۆنلاینی بکەین وەزارەتی دارایی دەستیان کردووە بە دامەزراندنی حسابی بانکی بۆ موچەخۆران لە ڕێگای تەکنۆلۆژیاوە لە مەولا بتوانین ڕاستەوخۆ موچەکانیان بۆ بخرێنە سەر حسابی بانکیەکانیانەوە بەستنەوەی بانکەکان بە بازاڕی کار مۆزەفێک فەرمانبەرێک موچەخۆرێک بتوانێت لە ڕێگای کردت کارت بێ لە ڕێگای ئیوەڵت بێ کە جزدانێکی ئلکترۆنی بێ بتوانێت پێداویستەکانی خۆی بکڕێ ئەمە بۆ هەرێمی کوردستان زۆر مهمە بۆ هەرێم لە ناو عێراق ئەو دەسەڵاتەی نییە کە سیاسەتی نەقدی هەبێت سیاسەتی نەقدی سیاسەتێکە کە حەسرە بە حکوومەتی فەدرالیەوە بۆیە کە ئێمە بتوانین سیستمێکی بانکینگی ئۆنلاینمان هەبێ یان شتێکمان هەبێ وەکو ئیوەڵێت جزدانی ئیلکترۆنی ئەمە یارمەتی ئێمە ئەدا بۆ ئەوەی باشتر ئیدارەی ئەو کاشە بکەین کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ دیسان هەنگاوێکە بۆ ئاسانکردنی ژیانی هاوڵاتی لە هەرێمی کوردستان دەستخۆش کاکوبات وەکو باسمان کردەمە هەدەفەکانی حکوومەتە بەڵام هەتا ئێستا تەکید دەبێت گرفت و کێشە زۆر بووبێ بۆی کە بەدیهێنانی ئەم ئامانجانە تا ئێستا و گرفتانێن کە زۆر زۆر بەلاتۆ یعنی شتێکی دیار بووە چی بوون و بەرنامەی حکوومەت چییە بووی کە ینی بەسەریا سەرکەوە ئێمە بێگومان هەر جۆرە گۆڕانکاریەک هەر جۆرە شۆڕشێک گرفتی ئەبێت بربەستی بۆ دروستە بێت ڕێگیری بۆ دروستە بێت بربەستە گەورەکەی ئێمە کە دڵنیام زاڵە بین بەسەریەوە قانونە قانونەکانی یاساکانی هەرێمی کوردستان یاساکانی عێراق بەشێکی زۆریان کۆنن بۆ ئەم سەردەمە نەنووسراون و بۆ ئەم سەردەمە دەنگیان لەسەر نەدراوە بۆیە بەشێکی زۆری کە ئێمە بمانەوێت بۆ نمونە حیساباتی حکوومەت بەلەو ئلکترۆنی ببین ئەبێ قانونەکان بگۆڕین من لە بیرمە تازە هاتبوومەوە کوردستان لە فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بووم بەشێکی بچووکی حیساباتمان هەبوو ئەوەش هەوڵمدا بوو بە تەریقی خۆم لە ئەمریکاوە هاتووم مجموعە کەسێکم هێنا و ڕامهێنان لەسەر بەرنامەجی ژمێریاری ئەکاونتینگ سۆفتوێر ڕۆژێک ڕقابەی مالی هات تەفتیشی ئۆفیسەکەم بکەن بزانن ئێوە چۆنەکەن چیەکەن چی ناکەن وتیان وەڵا ملاحەزەمان هەیە منیش تازە هاتوومەتەوە قەلەق بوومتم خوایە بێ ملاحەزەیە چی بێت چومەس من ئەو کاتە سجلم بەکار نەئەهێنا سجل ئەو دەفتەرە گەورانەیە کە هێشتا باوە لە ناو حکوومەت یاوت بەپێی قانونی 1940 قانونەکەی کە بەرکارە 1940 تۆ سجلت بەکار نەهێناوە هەموو حیساباتەکەت لەسەر کۆمپیوتەرە بۆی ئەمە مخالفەی قانونە ئەگەر چارەسەری نەکەی ئێمەش مەجبورە بین ئیجراءات بکەین بەرامبەر بۆی ئەمە یعنی بربەستێکی واقعیە ئەمە نە سیاسیە نە پەیوەندی بە ڕوئیاوە هەیە بەڵام پەیوەندی بە کۆنی یاساکانمانەوە هەیە بربەستی تریش تووشە بین بە تەکید ڕەنگ بێ جیهەت و لایەن هەبێ کە سوودمەند بن لەم ئاڵۆزی و لەم ڕوتینە زۆرەی کە هەیە ئەوە زۆر جا تووشی کێشە ئەبین زۆر جا تووشی تێگەیشتنی هەڵە ئەبین یەکێکی زۆر ئانی لە ئارادایە ئێمە ئەمانەوێت پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا خێرا بکەین ئێستا بەپێی ئەو جەدوەلەی کە هەیە ئەگەر
کەسێک بەڕێزێک بێوێ کۆمپانیایەک تۆمارکە لە هەرێمی کوردستان وابزانم 28 یان 31 ڕۆژی ئەوێت تاکو کۆمپانیای خۆی تۆمارکە ئەمە لە کاتێک کە هیچ کێشەی نەبێ کە هەموو شتێک بێ کێشە و بێگەرد بڕوە خۆمان نەزانین ڕوتیناتەکەمان ئەوەندە مەزبوط نییە بە سیوەکی ڕۆژە بڕۆ من خۆ خەڵکە ناسم ساڵێک چاوەڕێ کردووە تاکو تۆ کۆمپانیەکەی تۆمارکە چکە کێشەی هەبووە لەگەڵ پێدانی ناوی کۆمپانیاکەی بۆیە ئێمە ئەمانەوێ ئەم پرۆسەیە خێرا بکەین ئەمانەوێ تەحەدام کردووە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان و خۆشمان کە ئەوەی کە ئەمڕۆ بە 28 ڕۆژاکرێ ئەبێ بە 24 ساعت بکرێ لە هەندێک وڵاتە بە 20 دقە ئەکرێ باشە ئێمە هەندێک وڵات نین داوام کردووە بە 24 ساعت بیکەن ئەمە بەتاکید ڕنگ بێت لە مەساڵحی هەندێک جیهەت بدا لە هەندێک موسسات بدا بەڵام ئەمە شۆڕشێک نییە دژی ئەو موسساتانە ئەمە شۆڕشێکە لە پێناوی خێراکردنی خزمەتکردنی هاوڵاتیان و ئەو کەسانەی کە ئانەوێ ئیشکەن لە هەرێمی کوردستان وێزاڵە بین بەسەر بربەستەکان چکەن ئیرادەمان هەیە بەڕێز سەرۆکی حکوومەت بەندە هەموو ئەو بەڕێزانەی لە ئەنجومەنی وەزیران هاوکارمانن فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری تیمەکان هەموو محتەمن هەموو ئەیانەوەی ئیشی خۆیان باشتر بکەن بۆیە من دڵنیام کە ئەو ئیرادەیە هەبێ زاڵە بین بەسەر بربەستە قانونیەکان بربەستە ئیداریەکان بربەستی سیاسیش هەبێ باوەڕ ناکەم لە مەیانە هەبێ لە زۆر شتی تر هەیە بەس نابینم لە مەیانە هەبێ زاڵە بین بەسەریاندا بۆ چوونی تۆ بڵین هۆشیاری و قوبولکردنی کۆمەلگا تا چ ڕادێک یارمەتی دەرە یاخود بربەستە لە بەدیهێنانی ئەمانجانە هەموو گۆڕانکاریەک قورسە لە بیدایەتە وەربگیرێ مرۆڤ بە عادەتی حەزی لە گۆڕانکاری نییە ڕایەی بە ژیانی خۆت بە ڕۆژی خۆت و زۆر شت لە ڕۆژانە هەنی ئەبێ بەخوو بۆیە گۆڕانکاری بەعزە جار ئەچڵەژێنێ هەلەقەبی وازانی شتێک کرد لە دەستە چێ من لە بیرمە کە دەستمان کرد بە پرۆسەی بایۆمێتری خەڵکۆیان زانی شێت بووین ئەمەد بابا ئەمە ناکرێ بۆ خۆت ماندووەکەی بەم شتە خەڵک ناتوانی هێزی پێشمەرگە تۆمارکەی نایەن بەشدار نابن ڕاستە لە بیدایەتە قورس بوو بەس دیسان هەنگاو بە هەنگاو شتێکی بچووکمان کرد هەنگاوێکی بچووکمان نا خەڵک بینی ئەم هەنگاوە باش بوو کە خەڵک بینی باش بوو زیاتر تەژیع بوون کە زیاتر تەژیع بوون غەڵبەکی ئیجابی دروست بوو لە چوار دەوری بەرەبەرە ئێستا شتێکی زۆر تەبیعیە خەڵک ڕۆژانە تۆمارەکرێت شتێک بۆ بە شتێکی تەبیعی و خۆشبەختانە ئەگەر کەم و کورتی هەبێت لە هەندێک مەجالی تر لە کوردستان ژێرخانی تەکنۆلۆژیا لە کوردستان باشە لە چاو ژێرخانەکانی تری کوردستان ژێرخانی تەکنۆلۆژیا لە گەیاندن بۆ ئیتیساڵات تەلەفۆن بێ 3G 4G بێ فایبەر بێ ئەم هەموو کۆمپانیا تەکنۆلۆژیانەی کە لێرەن وەزارەتی گواستنەوە و گەیاندن کە لێرەیە کە ئەبزانم گەنجترین وەزیریشمانە ینی ڕۆحێکی گەنج هەیە لە ناو سیستەمی حکوومەتەکەمان و لە ناو بازاری کاریش و لە ناو کەرتی تایبەتیشە بۆیە ئەمە هاندەرێکە بۆ ئەوەی بتوانین سوود لەو ژێرخانە وەرگین ئیسیفادەی هەبێ بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی ئەو خزمەتەی کە ئیگەێنین بۆیان باشتر بێت دەستخۆشخۆی بەتەکید وایە ئەی بە تێبینی خۆت یاخود بە بۆچینی جەنابەت تا چ ڕادێ کەرتی تایبەت ڕۆڵێکی هەیە یاخود ئاکەدیمیا یاخود خوێندنی باڵا ڕۆڵی هەیە بۆ بەدیهێنانی ئەم ئامانجەی حکوومەتی خوارێم پرسیارێکی زۆر بەجێیە چکەن من زۆر جارەڵێم حکوومەت هەموو شتێکی پێ ناکرێت و زۆر تەبیعیە ئێمە اعترافکەین کە هەموو شتێکمان پێ ناکرێت وعیبیش نییە بڵێ لە هەندێک شتە نازانین بەعکسەوە لای من عیبە نەزانی و بڵێ ئەزانم بەڵام ئەوە مەوزوعێکی ترە بۆیە بێگومان ئەمە بە ئێمە ناکرێت بە تەنها خۆشبەختانە کەرتی تایبەت لە پێش حکوومەت بوو لەمەیە بازاری کار پێشکەوتوتر بوو لە حکوومەت لەمەیانە بۆیە هاندەر و هاوکارێک بوو بۆ ئەوەی ئێمەش بەرەو حکومڕانیەکی دیجیتاڵی بڕۆین بەرەو بەهێزکردنی ژێرخانی دیجیتاڵی و ئایتی هەرێمی کوردستانە بڕۆین
بۆیە بەتاکید بە هەماهەنگی ئەو دوو کەرتی حکومی و کەرتی تایبەتەکرێ بەس جەنابەت ئاماژەت بە ئەکادیمیەدا خوێندنی باڵا ئەویش زۆر هاوکارە ئەویش زۆر هاوکارە بێت بۆ ئێستا هاوکارە بێ و بۆ ئایندەش هاوکارە بێت بۆ ئێمە کەرتی خوێندنی باڵای ئێمە لە ساڵانی ڕابردوو مؤسسەیەک بوو بۆ دروستکردنی فەرمانبەر باشە زانکۆکانمان ئەوەی کە دەرەچوو لە زانکۆکانمان هەمووی بەقات و ڕیباتەوە تەخەڕۆژێک کرد و ئێمەش لە حکوومەت بەدەست بە باوەشێکەوە ئیستیلاممانەکردن و دامان مەزراند ئەمە چی کرد هاوسەنگی بینی کەرتی تایبەت و کەرتی حکوومەتی تێکدا حجمی خەڵک لە کەرتی حکوومەت زۆر گەورە بوو حجمی توانە و کەفاعەت لە کەرتی تایبەت زۆر لاواز بوو لەم ساڵانەی ڕابردوو خەریکە هێدی ئەو تەوازونە ڕێک ئەخرێتەوە ئێمە بە پشتیوانی وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خەریکین بۆ ئەوەی ئیمتیازاتەکانی کەرتی تایبەتیش ڕێک بخەینەوە لە ڕووی خانەنشینیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوەنەوە لە ڕووی پاراستنی گرێبەست و ئایندەیانەوە ئەمە وای لێ ئەکا کە بازاڕی کار فراوانتر بێ بۆ وەرگرتنی دەرچووەکانی زانکۆکانمان بەڵام لە شەرت لە کاتێکە ئەمە سەرکەوتووە بێ کە زانکۆکانمان بەرهەمی زانکۆکانمان کە خوێنکارەکانمانن بەرهەمێک بن کە جێیان ببێتەوە لە بازاری کار بۆیە ئەمە سێ گۆشەیەکە حکوومەت کەرتی تایبەت و بازاری کار و خوێندنی باڵا ئەم سێ گۆشەیە ئەگەر ئەبێ لەسەر خەت بن لەگەڵ یەکتری ئەبێ ئاگایان لە مەنهەج و بەرنامەی یەکتری بێ ئەبێ زانکۆکانی کوردستان بزانن کە ئامانجی ئێمە لە مستەقبەل میلەتێکی پێشکەوتوترە لە ئێستا شارەزادترە لە ئێستا ئامادەتر بێ لە ئێستا بۆ ڕوبەڕووبوونەوەی تەحەدیاتەکان بۆ ئەوەی مەنهەجی خوێندنی باڵامان بگونجێ لەگەڵ ئەو ڕوئیایی کە ئێمە هەمانە بازاری کاری شەبێ خۆی حازرکە بۆ لێشاوێک کادر و فەرمانبەر لە بواری آیتی و تەکنۆلۆژیا و ڕۆبۆتیکس و ئارتیفیشل ئینتەلیجنس و لە مەجالانەیە شارەزا بن کە ئێمە بەرەو دیجیتاڵی بڕۆین وەکو حکوومەت ئەبێ کەرتی تایبەتیش لەگەڵمانە بڕوات کە ئێمە زەریبە باج دەستەبەری کۆمەڵایەتی تۆماری کۆمپانیا میلاکات پێدانی موچە بانک ئیتیساڵات هەمووی بە ئلکترۆنی بکەین ئەبێ بازاری کاریش لەگەڵ خۆمانە هاوتەریب لەگەڵ ئێمە ئەگەر پێشکەوتوتریش نە هاوتەریب لەگەڵ ئێمەیە پێش بکەوێ بۆیە من پێشبینیەکەم هەرچی کۆمپانیا هەیە کە تۆزێک گەورە بێ و پێگەی هەبێ لە کوردستان لە مستەقبەلا ئەگەر نەی بێ ئێستا پێویستی بە بەشێکی ئایتیە بێ پێویستی بە شارەزاییە بێ لە نێتوەرکینگ پێویستی بە شارەزاییە بێ لە حیساباتی ئلکترۆنی و هەمومان پێکەوە ئەبێ ئەو یاسایی ساڵی 1940 بگۆڕین تاکو هەمومان بتوانین بە ئلکترۆنیەوە حساباتی خۆمانەوەکەین بۆیە ئەمە بەشێکە لە تەبەقە ئەکرێ ئێمە ناتوانین ئێستا بین هەرچی خزمەتگوزاریە کە حکوومەت ئەیگەێنێ کە ئێستا ئێمە سەرپرشتی پرۆژەی حکوومەت سەرپرشتی پرۆژەی خزمەتەکە کە هاتوین تەقیمی 407 خزمەتگوزاریمان کردووە کە حکوومەت ئەیگەێنێ بە هاوڵاتی ئەمانە خزمەتگوزاری تاکین باسی کارەبا و ئەمنیەت و شتە گشتیەکان ناکەم 407 مامەڵەی تاکی هەیە لە بینی هاوڵاتیەک و حکوومەت ئەگەر ئێستا ئێمە بین هەر 407 وەکو خۆی بە دیجیتاڵی بکەین تووشی کارەساتێکە بین ڕوتینات کەم نابێتەوە زیادەکە بۆیە کە ئێمە ئێستا بەم پرۆسەیە ئەچینەوە ئەوڵ جارە بێ ڕوتیناکەی کە ئێستا هەیە کەم بکەینەوە هەنگاوەکانی کە ئێستا هەن بۆ گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان کەم بکرێنەوە کە کەمت کردەوە ئەنجا ئەتوانی بە ئلکترۆنی بکەیت ئەنجا ئەتوانی بە دیجیتاڵی بکەیت ئەنجا ئەتوانی لە مستەقبلێکی نزیکە هەندێکی پێویستی بەوە نەبێ هاوڵاتیەک بێت سرە بگرێ لە دائیرەیەکی حکومی بەڵکو بتوانێت لە ماڵی خۆی یاخود بەسەر تەلەفۆنەکەی خۆیەوە ئەو داوای ئەو خزمەتگوزاریە بکە و ئەو خزمەتگوزاریەشی پێشکەش بکرێت. دەست باش. ئەخیر پرسیارماگەر ئیزنم بێ بەڕای جەنابتان ئەم جۆرە ئیڤنتانەی کە ئەوە ینی ئاراستە ئەکرێ تا چ ڕادێک سوودبەخشە بۆ بەدیهێنانی ئەو هەدەفانەی حکوومەت و هەر بە عام گەشەکردنی بۆی تەکنۆلۆژیا لە کۆمەڵگەی خۆمانە؟ زۆر بە سوودن ئەم جۆرە ئیڤنتانە بۆیە بەڕاستی دیسانەوە ئەمێ
سپاسی ڕێخەرەکانەکەم جەماعەتی هایتەکس ڕەوانگە هەموو سپۆنسەرەکان هەموو ئامادەبووان جەنابەت طبعاً بۆ پرسیارەکانیشت بۆ چکەن یەکەم ئەم شتانە کاکبەرەنگ باسی کرد کە بە چەند کۆڕ و کۆبوونەوە لە وڵاتێکی پێشکەوتووی وەکو ئیمارات پێویستی بە چەندین کۆڕ و کۆبوونەوە بوو بۆ ئەوەی کۆمەڵگا کە سوودمەندی ڕقەمیەکی بە دیجیتالکردنە کە سوودمەندی ڕقەمیەکی باشترکردنی خزمەت گوزاریەکانە بۆ ئەوەی وەری بگرێ ئەبێ ئاشنایەکی زیاتری هەبێت بۆ ئەم ئیڤنتانە بۆ ئێمە باشن لەبەرەوەی کە ئێمە ڕنگ بێ ئێستا ئەمە ببینین هاندەرێک بێ بۆ ئێمە کە بڵێن ئەوە فەرموو بازارێکی کار هەیە سەدان کۆمپانیا هەن لێرە کە لە کوردستان حازرن ئیشەکەن لە مەجالەیە هەماهەنگی بینی حکوومەت و کەرتی تایبەت بەهێزەکە هیوادارم زانکۆکانیش لێرە بن بۆ ئەوەی هەماهەنگی زانکۆکان و حکوومەت و بازارە بەهێزتر ببێتەوە شارەزاتر بین لە حکوومەت کە بازارەکەمان چی هەیە و چی پێویستە بۆیە ئەم جۆرە ئیڤنتانە هەر ئەوە نییە ئێمە بین قسەتان بۆ بکەین بەڵکو ئەم ئیڤنتانە ئەو نزیکبوونەوەی دروستەکە لە بینی ئەو جیهەتانەی کە مختصن بەم مەجالەیە بۆیە شتێکی باشە طبعاً کە یین ئەمە شەبینین گروتینێکی زیاتریشمانەداتێ فەرقی هەیە وەستا ئێمە لە قاعەیەکی ڕق و وشکی کۆنفرانسا بووینایە و بە شێوازێکی تەقلیدی هەموو ئیشەکانمان بکردایە لە جیاتی ئەوەی ئێمە ئێستا بۆ نمونە ئەو قوردێ لە بڕینەکە ئێخۆ ئێمە هەموو ڕۆژێ ئێمە قوردێ لە ئەبڕین بەڵام ئەمڕۆ ڕۆبۆتێک هات شتێکی تازە بوو بۆ ئێمە ئەمە هانت هەیە پیشانت هەیە کە بەرەو پێشچوون مەجای بەرەو پێشچوون هەیە بۆیە ئەمە بۆ ئێمەش تەشجیعەکە کە دوورمانە خاتەوە لە ئەو جەوە ڕق و وشکە تەقلیدیەی کە حکوومەت پێی ناسراوە ئێمە شەمانەوێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم سەردەما ئێمە شەمانەوێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو تەحەدیاتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە و ئیڤنتێکی ئاوها تەشجیعمانەکە گوڕوتینێکی زیاترمانەیاتێ بۆ ئەوەی پێشکەوین بەڵام دیسانەوە ئەڵێم هاوسەنگی جەندەرەکە ڕێک بخرێتەوە چکەن تەکنۆلۆژیا شتیسانەوە حەسر نەکراوە بۆ پیاوان بەعکسەوە دەرفەتێک ئەدا بۆ ئەوەی ئەو ناهاوسەنگی کە ئێستا هەیە لە ناو کۆمەڵگای ئێمە ئەو ناهاوسەنگی کە ئێستا هەیە لە ناو بازاڕی کاری ئێمە لە ڕێگای تەکنۆلۆژیەوە ئەو بربەستانەش بشکێنین بۆیە ئەمە من خۆم گەشتبینم لەوەیاندا و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و جەنابەت بۆ ڕێکخەرانی کۆنفرانسەکە و بۆ ئامادەبووان و بۆ هەموو ئەو کۆمپانیانەی کە لێرە تەکنۆلۆژیای خۆیان عەرزەکەن و ئاگامان لێکە بێ و بە تاکید ئایندەیەکی گەشتمان لە بەردەمایە. زۆر زۆر سپاس کاکوبار شتێکی دڵخۆشکەرە بەڕاستی کە جەنابەت و حکوومەتی هەرێمیش ئەوە ینی هەنگاوێکی وا گرنگتان یاوە بۆ بەدیهێنانی ئەم ئامانجانە و هیوادارین لەم بوارەدا هەر ینی گەشەکردن ببین و هەر پێشکەوتووتر بێ ئینشەڵڵا. زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ کات و بۆ ئەم دەرفەتە یعنی گرنگە بۆ ئێمە بۆ هایتەکسیش و سپاسی ئامادەبوانی بەڕێزی شتەکەم کە هاتن بۆ گوێگرتن لە ئێمە هیوادارم ئیڤەنتێکی سەرکەوتوو بێت و زۆر سپاس دەست بەخێر.